خۆشەویستان بۆ جاری پێنجەم لە لای برای بەڕێزمان کاکە ئاری ڕزگاری خۆشەویست سید ناسراوە بەکی ئۆنجۆن لە دانیمارک گەڕاوەتەوە بۆ کوردستان و کاکە ژیار کاکە کامسەنگاوی کاکە شێخ بەڕێز کاکە هەموو ئەو پیاوە بەڕێزان بەخێوێن سەرچاومان یەڵە شادە ئای بینینەوەت خەونێکە هەلە بۆم ڕێ ناکەوێ ئێستا ژەر بەو هیوایە کە بێیتە خەونم شەوێ دڵی ماندوو بێچارە دوور لە تۆ بێ ناسەوێ بۆچوە ڕۆشتی لە دوای تۆ مانگی من دەرناکەوێ دنیا بڕێی لە من خەدر باشترێ دەست ناکەوێ لەگەڵ چێ ئێستا لەکوێی توخوا دڵخۆشی لەوێ ئایلاسی جوانی تۆدا پێنووسم شەرمەزارە پێنووس دەڵێ واز بێنە بۆ من نابێ ئەو کارە تۆ جوانێکی کارگیر نیە و نابێ دووبارە خۆری لەدام بەیانی مانگی سەر لە ئێوارە تۆ دەرکەوی زستانیش هەڵێ وەرزی بەغارە تۆ ئەگەر بە سەردانیش بیتە ئێرە جارجارە تۆ ئەگەر بە سەردانیش بیتە ئێرە جارجارە بەجارێ گۆڵ دەبارێ لە تەواوی هەم شارە بنووسم هەر وەسفی جوانیەکەدا هەر چەند وەسفی ناکرێ ئەو جوانی کە تۆوەتە بۆ وەسفی جوانین پێنۆر ئەمە دوایی دەرفەتە جوانی دنیا درۆیە جوانی تۆ سەد لە سەدا تاقانی یەک وڵاتە شان جوانی یەک دەوڵەتە لە تەواوی دنیادا ئەو جوانتری نافرەتە جیاوازە لەکەل ناچێ تاقانەیە تایبەتە ئارین گەلێ خۆشەوێ پێشکەش بە تۆ بەندە یەڵە شەدە ئەو یادی کاکە دلۆپانی زەڕەنگەر لێرە یادی لێگەی تایبەت لێمە تۆ خوددایە بەدەستیە و یارەوە ڕوا بکەن دڵخۆشیم نەدیوە لە پارەوە ئەناسێ بەسەر بە تۆ بە ماڵ و بە پارەوە وەست لێ دەدا بەسەرما بە پارە و سەیارەوە دێتە بەر دەرگای مامان بە ڕەنج و جاگوارەوە چی دەکەم ڕازی نابێ مردوم بە مازارەوە یەڵڵا یارێکی جوانەمەیە من فەوتاوەم لە چاوی وەسف ناکرێ جوانیەکەی ڕوخسارۆ بەرۆ چاوی وتم جوان و بێوێنەی دەڵێ مانگ و وەتاوی وتی جێگەر گوێ بگرە دڵێم بەڕاشکاوی تۆیە خۆشم دەوێ خاوەن ناوبانگ و ناوی ئارین گەلێ خۆشەوێ دای من دەی لەم ناویە
هاتەوە ناڵێم سنگڵم بەسەر چووە و سەردەما شاجوانی گەشت دنیایە ئەو یارەی کە منەما ئەویش دەڵێ خۆشمەوێ بۆیە دڵم بێخەما دەڵێ تەنیا جێگرەکەم لە کوردستان یەکەمە شێر بەڕێزم خۆشەوێ تاکۆ وەسفی کەمکەمە لەلای یاکەم سەنگاویم دایمە برا گەورەمە ئای وەسفی ناکرێ ڕوخسار و ڕۆمەچ و لێ و دەمی چاوە برۆ برژان و قژ و زوڵف و پەرچەمی تۆ شاجوانی گەردۆنی تۆ قاقانەی سەردەمی لە پشت بڕکی شاجواندا تۆ یەکەم تا دەیامی تۆ جوانێکی کە ئێستا لەسەر زەوی یەکەمی تۆ هەموو شتێکی منی هیوا و خۆن و خۆزگەمی ئارین گەلێ خۆش دەوێ هەرە و برا گەورەمی دایما گعدەی بۆ دەکەم لە دانی مارکی یەکەمیە ئەوە خۆیاوە گەڵە پۆست 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 ئای عەزیزم جوانیەکەی تۆ تاقانۆ بێ ئەوتایە ڕوخسارێ وەگە سێرە دەنگێ وەک مۆسیقایە یاری من شازادەیە خۆری و پەری ئاسایە جوان و شاس و بێوێنە شاجوانی گەشت دنیایە وەسفی جوانی تۆ ناکە کام شارە بێمانایە جێگر هەتا تۆ یەبی خەفەر بەلای دەنایە بوونی تۆ خۆشی و شادی دڵی جێگری مدیایە کاکە کامە و لێرەیە ئەویش لە ئەوروپایە ئاری گەلێ خۆش دەوێ ئاری ڕزگاریم لایە دەڵێ ناوەم نایێنێ کاڵە ژیانەم لایە تاقانەی نێو دنیایە خەڵکی دەڵێ واز بێنە ئەو بێوەفایە نایە چۆناڵەکەی دارەوان یەکەمە لە دنیایە شادە جوانم بۆ لێدا شازی عاسوم لەلایە گادەی خاڵە ئاریە لە ئەوروپا جێمایە شەربێ جوانی بۆ دەڵێم بەڕێزی لەگەڵدایە دلۆڤانی زەڕەنگەر سەڵبەریا لێرە وایە لەلای ئاکام سڵەنگایم دایما پشت و پەنایە ئاریشی و دەیکی دەڵێم بەمە دەڵێ ئاوایە خۆشە بوو خاڵە داعا ئەم شەوە لێرە بوایە خۆشە بوو خاڵە داعا ئەم شەوە لێرە بوایە هەزار تەڵاق دەخۆم ئەم شەو دەستی چەلەنجی تایە بەرۆ لێرە شۆدە ئای ناتوانم لە بیرەکەم بەبوونێ ڕاتم یاری جوان و نەزارێ خۆشحاڵم کە لە لاتم ناسین و بینینی تۆ بە خۆشترین ساتم سوپاسی خوایە دەکەم کە توێی کردە خەڵاتم گەشتم بە یاری نازدار بە شاجوانی وڵاتم منیش بۆ خۆشی و شادی سەردەمێکم مناتۆم لە دەزازار و خەم و خەفەر زۆر بۆ نەژاتم خدایە سوپاس بۆ تۆ زوو گەشتم بە ئاواتم ئیشەڵا مانگی دوانزە ئاری لەوێ لەلاتێ
وكات دورانم رياشقي توم قرتبر عيب نمزاني واي دبوايا بكم حزر عشق لناوي بردم درب دربم درب درب خريك لا نودشم اواجي ناشي تسر رنا دل خوش بجيم خموازار وكسر مادام ولا من كير خوايا نبي بخسوار وكاك السيوري دلاكي شتايبات كشكشرو يارێکی جوانم یا مالی دینەوە و نۆیە جوانە دڵێ یەکسەری ناو درەمە و شانۆیە شاژوانی هەموو دنیا ناگەن بەو درۆیە هەڵێ خۆری و پەریە لە ناو ئێمە نامۆیە ڕستمێکی جێگری میدیا لەسەر سنجی تا تۆیە دڵی ئەو بۆڵکی منە بە ناوی خۆم تاپۆیە ئاری ڕزگاری نەبرێ چی میوانی ئەنگۆیە ئەو تراکە تازەیە شەربێ بە خۆشی تۆیە